ئەو پیاوەی بورجی ئیڤڵی کڕی. ڕۆژێکی بەهاری ساڵی 1925 پیاوێک بە ناوی ئەندرێ پۆیسۆن لە شاری پاریسی فەڕەنسا لە بەردەم یەکێک لە هۆتێلە گرانبەها و جوانەکانی شارەکەدا بە ناوی هۆتێل کریلۆن لە تاکسیەکەدا دادەبەزێت. ئەندرێ پۆیسۆن بازرگانی ئاسم بووە. سامانە گەورە و زەبەلاحەکەی لەو بوارەدا بەڕەنج و ماندووبوونی خۆی کۆ کردوێتەوە. ئەم بازرگانە لە کاتێکدا بانگێژنامەیەکی بەدەست گەیشتووە لەلایەن وەزارەتی پۆستە و گەیاندنی فەڕەنساوە بۆ ئەوەی بەشداری کۆبوونەوەیەکی نهێنی بکات لە هۆتێلی کریلۆن. جگە لە پۆیسۆن چەند بازرگانێکی تریش بۆ ئەو کۆبوونەوەیە بانگهێشت کرابوون. لەوێ کەسێکی باڵابەرز وەک وەزیری پۆستە و گەیاندن خۆی بە میوانان دەناسێنێت کە یاریدەدەرێکیشی لەگەڵدایە. وەزیر لە دەستپێکدا جەخت لە نهێنیبوونی کۆبوونەوەکە دەکاتەوە و دواتر دێتە سەر بابەتی سەرەکیەکە کە بابەتی بورجی ئیڤڵە. وەزیرەکە دەڵێت خۆتان دەزانن کە ئەم بورجە لە ساڵی 1886ەوە دەست بە دروستکردنی کراوە. نزیکەی 300 مەتر بەرزی و 18,036 پارچە ئاسنی جۆر بەجۆری تێدا بەکار هاتووە. 1 ملیۆن بزماری پەرچی لێ دراوە. کێشی ئەو ئاسنە خاوێنی کە لە بورجەکەدا بەکار هاتووە 7,000 تۆن دەبێت. ئێستا ئەم بورجە پێویستی بە نۆژەنکردنەوەیە. دوو بژاردە لە بەردەم حکومەتی فەڕەنسادایە. یان دەبێت نۆژەنی بکاتەوە کە تێچووەکەی هێندە زۆرە، حکومەت نایەوێت بیریشی لێ بکاتەوە، یاخود دەبێت بیرروخێنێت، چونکە گەر نۆژەن نەکرێتەوە پاژماوەیەکی تر خۆی دەڕوخێت و کارەساتی مرۆیی گەورە لە پاریس دەنێتەوە. ئێستا ئێمە وەک حکومەت 7,000 تۆن ئاسنمان هەیە. ئێوەش بازرگانی ئاسنن، ئێوە ئامادەن ئەم ئاسنە لە ئێمە بکڕنەوە. پۆیسۆن و ئەو بازرگانانەی کە لە کۆبوونەوە داخراوەکەدا بوون بەبیستنی ئەم قسانە تووشی شۆک بوون. پۆیسۆن دەست بەجێ دەڵێت ئایا پارەی ڕووخاندن و نۆژەنکردنەوەی جیاوازی چییە بۆ دەوڵەت؟ وەزیریش دەڵێت هەمیشە ڕووخاندن ئاسانترە لە بنیادنان. بەم جۆرە وەزیر بورجەکە دەخاتە زیادکردنی نهێنیەوە بۆ فرۆشتن و داوا دەکات هەر یەکە لەو بازرگانانە نرخ دیاری بکەن و نرخەکە لە نامەیەکدا بۆ وەزیر بنێرنەوە. بەڵام داوایان لێ دەکات بە هیچ جۆرێک نامەکە بۆ وەزارەتی پۆستە و تەلەگراف نەنێرن، چونکە بابەتەکە هێندە نهێنیە، نایانەوێت تووڕەیی خەڵکی فەڕەنسا لەسەر ئەم بابەتە بە زووی دروست ببێت، بەڵکو بیهێننەوە بۆ هەمان هۆتێل. پۆیسۆن دەگەڕێتەوە ماڵەوە و بیر لەم مامەڵە زەبەلاحە دەکاتەوە. چەندین بیری جۆرا و جۆر دێتە ناو خەیاڵیەوە گەرەم بورجە بکرێ و لە ڕۆژنامەکانی جیهاندا ناوی وەک کڕیاری ئیڤڵ دەربچێت، بۆ هەمیشە دەبێتە بازرگانێکی جێی متمانە و بەناوبانگ. یاخود ڕەنگە نەتوانێت ئەو هەموو لە تەئاسنە بفرۆشێت و مایە پووت ببێت، یاخود خەڵکی پاریس لە تووڕەییدا شاربەدەری بکەن، یاخود دەیان بیرۆکی جۆراوجۆری دیکە. بەڵام دوجار بڕیار دەدات بیکرێت. لەسەر نامەکە تەواوی دارایی خۆی دەنووسێت کە پارەیەکی خەیاڵی ئەو کاتە بووە. خۆی بەدەستی خۆی نامەکە دەباتەوە بۆ هۆتێل کریلۆن. دوای یەک ڕۆژ یاریدەدەری وەزیر دێت بۆ نووسینگەی پۆیسۆن و ئەواڵی ئەوەی دەداتێ کە مامەڵەکەی بردووەتەوە و دەتوانێت بورجەکە بکرێت. پۆیسۆن لە ئاست گونجانی ئەم مامەڵەیە دەکەوێتە گومانەوە. پێی سیر دەبێت چۆن هێندە ئاسان ئەم زیادکردنەی بردووە و هیچ گرفتێک نهاتوۆتە ڕێی، بۆ یەگومانی خۆی ناشارێتەوە و بە یاریدەدەری وەزیری دەڵێت پێویستە من دڵنیا ببمەوە لەم مامەڵەیە و چیتر لە کارەکە ئەرخەیان بم. بۆ ڕۆژی دواتر وەزیر تەلەفۆن بۆ پۆیسۆن دەکات و داوای لێ دەکات کە بۆ کارێکی گرنگ بیبینێت. وەزیر لە دیدارەکەدا بە پۆیسۆن دەڵێت تۆ مامەڵەکەت بردەوە، پیرۆزباییمان هەیە، بەڵام شتێگەیە تۆ لە یادت کردووە. پۆیسۆنیش دەڵێت ئەو شتە چییە؟ وەزیر دەڵێت خۆت دەزانیت ئێمە کارمەندی حکومەتین، من بوومەتە ئامڕازێک بۆ ڕێککەوتنی ئەم مامەڵەیە، بەڵام من لەم نێوەندەدا زیاتر لە ئەرکی خۆم ماندوو بووم، تۆش هیچ بەهایەک بۆ ئەم ماندوو بوونەم دانانێت. پۆیسۆن کاتێک تێدەگات وەزیر داوای بەخشیشی لێ دەکات زۆر ئارام دەبێتەوە و گومانەکەی دەڕەوێتەوە. بەم جۆرە هەم بەخششەکە و ئەم چەکی پارەی دیاریکرا و دەداتە دەستی وەزیر. وەزیریش بۆندی مۆرکراوی فەرمی مامەڵەکە دەداتە دەستی پۆیسۆن. وەزیر بە پۆیسۆن دەڵێت پاش 2 هەفتەی تر دەتوانیت دەست بکەیت بە ڕووخاندنی بورجەکە، چونکە ماوەی 2 هەفتە پێویستە تا لە ڕادیۆ ڕۆژنامەکانەوە ئەواڵەکە دەدەینە تەواوی خەڵکی پاریس. دوای ئەوە خۆمان پەیوەندیت پێوە دەکەین. 2 هەفتەکە دەبێتە مانگێک، هیچ تەلەفۆنێک بۆ پۆیسۆن نایەت. ئەویش ناچار تەلەفۆن بۆ هۆتێلەکە دەکات و ناونیشانی وەزیر و یاریدەدەرەکەی دەدات. کارمەندی هۆتێلی کریلۆن بە پۆیسۆن دەڵێت هیچ وەزیرێک لێرە نەماوەتەوە و نەهاتوەتەوە هۆتێلەکەیان. ئەو ناونیشانەی تۆ دەیڵێیت 2 کەسی ئەمریکی بوون کە ئێستا لێرە نەماون.
ئەم جۆرە پۆیسۆن تێدەگات خەڵەتێنراوە و بۆ هەمیشە مایە پووچ بووە لە ترسی ئەوەی نەبێتە نوکتەی سەرزاری خەڵکی پاریس هەرگیز ناوێرێت بابەتەکە بە پۆلیس بڵێت. ئەو دوو کەسە ساختەکارە پاش 2 ساڵ ئەمان ڕوودا و بەسەر کەسێکی تردا دەهێنن لە هەمان شار، بەڵام فریودراوی دووەم بێدەنگ نابێت و بە پۆلیس دەڵێت. پۆیسۆن دوای ئەو ڕووداوە بە پێکەنینەوە دەڵێت پێشتر زۆر خەمم دەخوارد لەو بابەتە، بەڵام کە هەواڵەکەم بیست دڵخۆش بووم چونکە بۆم دەرکەوت من تاکە کەس نیم کە خاوەنی بورجی ئیڤڵ بم.